دەربی ڕاپەڕین بە ئامادەبوونی هەندێکی زۆر لە خولی ناوی کوردستان بە یەکسانبوون و دوو کارتی سوورەوە بە کۆتات. لە هەفتەی شەشەم لە خولی نایابی کوردستان چوارقڕنە و ڕانیا کە ناسراوە بە دەربی ڕاپەڕین ڕوبەڕووی یەکتر بوونەوە بەهۆی ئامادەبوونی هاندەرێکی زۆر لە یاریگادا شوێن نەمابوو. بەشێک لە هاندەران لەسەر شۆفڵ و سەر ماڵەکانی دەوری یاریگا سەیری یاریەکەیان دەکرد. لە یاریەکی پڕتام و چێژدا چوارقڕنا لە ناو یاریگای خۆیدا میوانداری ڕانیەی کرد. نیوەی یەکەم هەردوو لا بە هێرشبردن دەستیان پێکرد. دەیانویست دەست پێشخەری بکەن و گۆڵ تۆمار بکەن. لە هێرشێکی مەترسیداردا نزیک بوو چوارقڕنا گۆڵێک تۆمار بکەن و پێش بکەون. دوای چەندین هێرشی یەک لە دوایەکی هەردوو لا هەوڵەکانیان بێسوود بوو. نیوەی یەکەم بەیەکسانی و بەبێ گۆڵ تەواو بوو. نیوەی دووەم یاریزانانی هەردوو لا هاتنەوە ناو یاریگا و دەیانویست گۆڵ تۆمار بکەن و یاریەکە لە بەرژەوەندی خۆیان بێ. یاریەکە گەرم و گوڕی زیاتری بەخۆیەوە بینی. یاریزانانی ڕانیا باشتر دەردەکەوتن. دوای چەندین هێرشی هەردوو لا بۆ سەر گۆڵی یەکتر بەڵام هێرشەکانیان بێ ئاکام بوو. لە دوا خولەکەکانی یاریەکەدا بەهۆی توندوتیژی ناوبیژیوانی یاریەکە دوو کارتی سووری بەڕووی یاریزانێکی ڕانیە و یاریزانێکی چوارقڕنەدا بەرز کردەوە. تا کۆتایی یاریەکە وەک خۆی مایەوە هەردوو لا بەبێ گۆڵ یەکسان بوون و بە خاڵێک ڕازی بوون. 95 خولەک ئێمە هەڵی زۆر ئاسانمان لە دەستدا دەبا بە فارقی دوو گۆڵ هەتا سێ گۆڵ یاریەکە بەرینەوە مستحق بووین سێ خاڵ یاریەکە ببینەوە لە ناو یاریگای چوارقڕنا بەڵام پەلەپەلی یاریزانەکان وای کرد کە ئێمە یەکسان بین. مباراة الديربي دائما تكون مضغوطة. زۆر هەوڵماندا فشار دروست بکەین بەڵام وەک ڕاهێنەرێک دەڵێم ئەمە خراپترین یاری یانەی چوارقڕنە بوو لەم وەرزەدا. یاریەکە زۆر سست و بێ دروستکردنی هەلبوو. هۆکارەکەشی ئەو فشارە دەرونیە زۆرە بوو لەسەرمان. مباراة كانت ترتيبة بدون فرص. بەم ئەنجامە دوای تێپەڕبوونی 6 هەفتە یانەی ڕانیا خاوەنی 9 خاڵە و یانەی چوارقڕنەش بە هەمان شێوە خاوەنی 9 خاڵە لە خولی نایابی کوردستان. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام چوارقڕنا.